بێگومان ئامادەم بەڵێ بۆ بنا هەر نەگەر ڕۆژئاوا هەر بەشێکی کوردستان بێ لە بەردەم باخی گشتیەوە لە خۆپشاندان بۆ پاڵپشتی ڕۆژئاوا بەیانی تۆ و نەرمەندێ چییە؟ من خۆشبەختم بەوەی کە بینم ئەو لێک نزیک بوونەوە هەیە لە هەموو بەشەکانی کوردستانە تەنها ڕێگە چارەیەک ئێمە بگەێنێ بە ئامانجەکانی خۆمان تەنها لێک نزیک بوونە و تەباییە لە نێوان هەموو بەشەکانی کوردستانە بە تایبەت کوردستانی ڕۆژئاوا کۆمەڵی خەباجێر و نیشتمان پەروەری زۆر زۆر بەتوانای تایە بە کچ و کوڕەوە من دەستخۆشیان لێکەم بەڕێوبەرێکی زۆر زۆر بەتوانا و ئازا و سیاست مەداریان هەیە ئومێدەوارم هەموو بەشەکانی کوردستان هاوکاری یەکتری بن و تەبابن لە نێوانیەکە وەکو نەرمەندێک چۆن پاڵپشتی کوردانەکەی تۆ؟ من ئەوەی کە پێم کرد هەمیشە پاڵپشت بووم لە هەموو بۆنەکانە بۆ کوردستان بۆ هەموو بەشەکانی چی بە من کرێ من ئامادە بم بۆی وەکو ئەوەی کە گۆرانیەکە ئامادە نییە؟ هەتا ئەم ساتەوەختە نا بەڵام داهاتوشی نزیکە کاری بۆکەم مقەدەر نەبێ ئینشەڵڵا چیان پێشکەشەکەی ئێستا بەدەنگی خۆت؟ ئێستا بەدەنگی خۆم خۆشەویستی خۆمیان بۆ پێشکەشەکەم چکە لێران بەڕاستی گۆرانی شت ناودرێ ئەو سرودیشە بێ کاری بۆ بکەی منیش حەزم لە کاری کاڵ و کرج نییە حەزەکەم کارێک بێ کە بمێنێتەوە و جوان بێت بەڕاستی ئەگەر داوا و لێ بکەن بڵێن ڕۆژئاوا پێویستی بە توێ کورد پێویستی بە توێ ئامادەی بچیت ئەوێ؟ بێگومان ئامادەم بەڵێ بۆ بنا هەر نەگەر ڕۆژئاوا هەر بەشێکی کوردستان بێ پێویستیان بە ئێمە بێ ئێمە وەکو تاژێکی کورد ئامادەین هەمیشە ئەو دیمەنانی کە بینی لە ڕۆژئاوا چ شتێک زۆر زۆر ناخی هەژانی چۆن ئەڵێن من حەزم لەوەش نییە بەڵام ڕق و کینە زۆر لە ناختا زیادەکا کە ئەبینی یعنی ئێمە ئەوەتی هەین بیرم کردوێتەوە هەر هەمیشە چۆن ئەڵێ خۆمان بەخشیوە یعنی هەر جوانی و هەم تەبایی و هەم خۆشەویستی تا ئەبینین خەڵکیشیان لێ گیرێت لەو داعشان نەر لەوێ بە مامەڵێکی زۆر جا مامەڵیان لەگەڵاکرێ لەلایەن کوردانی ڕۆژاوەوە ئەوانی زۆر زۆر بەبێ پەروەردەیی مامەڵاکرد بەداخەوە